بینەرانی ئازیزی پێشەنگ TV ئەم کاتتان باش من سوام حسێن لەگەڵ هاوکارم بنار مستەفا بەرنامەکانی ئەمڕۆ سیانزەی ئەیان پێشکەش دەکەین بۆ هیوایی هەنگاوێک بێت لە ڕاستایی بەهێزکردنی بزوتنەوەی ئازادی خوازی و یەکسانی خوازی. سەرخەتی بەرنامەکانی ئەمڕۆمان بەم شێوەیە بێ بڕیاری دادگای پێداچوونەوە بۆ سزادانی دەستگیرکراوەکانی بادینان ڕوبەڕووی ناڕەزایەتی دەبێتەوە. هۆکاری پێکدادانی نێوان پەکەکە و پارتی. جارێکی تر فەزای هەڵبژاردن بووە بابەتی میدیاکان و ئەحزابەکان لە عێراقدا. هەوڵی بە ئیسلامیزەکردنی کۆمەڵگا. بینەرانی عزیزی پێشەنگ TV لالان نیشەوە سڵاوتان لێبێت. لە یەکەم بڕگەی بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە کەیسی چەلاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان کە سزای 6 ساڵ زیندانیان لەلایەن دادگای لێپێچینەوەشدا بەسەردەست پێنرا گفتوگۆیەکمان دەبێت لەگەڵ بەڕێز ستاری چیمەندۆ چالاکوانی کۆمۆنیست. هەورە ستار ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی کە پێدای. لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە دادگای لێپێچینەوە وێڕای ناڕەزایەتی زۆر بەسەر ئەوەی کە یەکەم جار بڕیاری سزادانی ئەم 5 چالاکوانە هاو بە 6 ساڵ زیندانی ئەوەی کە تەنانەت سەرۆکی هەرێمی ژووتی کە ئەمە دوا بڕیار نییە و مەجای پێداچوونەوەی هەیە، بەڵام دادگای لێپێچینەوەش بە هەمان شێوە سزای 6 ساڵ زیندانی بەسەر ئەم چالاکوانانەدا سەپاند و لە ئاستێکی زۆر فراواندا دەوترێت کە ئەمە بڕیارێکی سیاسیە نەوەکو بڕیارێکی یاسایی. پێم خۆشە بۆ چوونی ئەوە لەم بارەیەوە بیستم و چەندێ هاوڕای ئەم تێڕوانینەن کە دەوترێت ئەمە بڕیارێکی یاسایی نیە سیاسیە. سەرەتا ئەبێەوە بڵێم دەستی ماندوونە ناسی ئێوە دەگوشم دەستان خۆش بێ بۆ ئەم چاوپێکەوتنە و سڵاوی گەرم و دەستگوشنی گەرمم بۆ زیندانیانی سیاسی هەیە و هیوادارم باری تەندروستی و باری معنەویان زۆر باش بێ نەک هەر ئەو پێنج زیندانیە کە بە 6 ساڵی جەریمانە حکم دراون و هەموو تەواوی زیندانیەکانی تریش دەستیان دەگوشم و هیوادارم تەندروستیشیان باش بێ و معنەویاتی خۆیان و خانەوادەکانیان باش. پێم وایە مێژوویەکی دوور و درێژە ئازادی سیاسی ڕۆژ لەگەڵ ڕۆژ ساڵ لەگەڵ ساڵ بەدەسکترە دێتەوە. ئازادی سیاسی لە سایی دەسەڵاتی یەکێتی و پارتی و دەسەڵاتی ئەحزابەکانی ترا هەمیشە ڕۆژنامەنووسان زیندانی کراون، ڕفێنراون، کوژراون، گولە نراوە بە نێو دەمیانەوە. ئەمانە هێرشێکی بەردەوامیان کردوتە سەر هەر دەنگێکی ناڕازی کە لە کوردستانە هەیە، کەواتە زیندانیکردن و تیرۆرکردن و لێدانی ڕۆژنامەنووسان و ڕاکردن بە دوایانە و ڕاوەدونان و اختطافیان ئەمانە هەمووی مەسائلی سیاسین، بە هیچ شێوەیەک پەیوەندی بە مەسائلی یاساییەوە نییە، چونکە یاسا لە کوردستانە بە بڕوای من سەروەر نییە و بەندەکانی یاساکانیش تەنانەت ئەگەر هەبێتیش کاری پێ ناکرد. هەر لەم چوارچێوەیەدا ئاری هەرسین لە ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئەویش زۆر جەختی لەمە کردەوە کە ئەحزابی سیاسی خەڵکی دەستی وەرنەدەنا کاروباری دادگاکانەوە و ڕێگە بدەن کە یاسا سەروەر بێت و تەنانەت باسی لەوەش کرد کە ئەوانەی کە دەیانێت دەست بخەنە ناو ئەم کەیسەوە بە شێوەیە کار بۆ کاری هەڵبژاردن دەکەن، پرۆپاگاندەی هەڵبژاردنە. سەرنجی ئێوە لەسەر ئەم تێڕوانینەی ئاری هەرسین وەکو ئەندامی ڕابەرایەتی پارتی دیموکراتی کوردستان چییە؟ من پێم باش بوو چوتەتە سەر ئەو چاوپێکەوتنە یا ئەو قسە و باسی کە ئاری هەرسین کردی لەگەڵ بەڕێز کاکارزان. بە بڕوای من ئاری هەرسین وەک ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیارە کارمەندێکی یاخود بازرگانێکی سیاسی بنەماڵە و خێزانی بارزانیە و تەنانەت براو برازا و مام و ئامۆزای بارزانیە، یعنی تەنیا لە چوارچێوەی ئەو
خانەوادە بچووکەیانەک هەموو بنەماڵی بارزانانی ئەو باسرگانێکی سیاسی ئەوە و ئەزانێ باش قسە بکە و ئەزانێ ڕێنوێنی تەنانەت مەسروو بارزانیش بکە. خۆی و قسەکانی ئاری هەرسین بە هیچ شێوەیە بۆ خەڵکی کوردستان هەرس ناکرێت و مەسروو بارزانی و تەهدیدەکانی و هەڕەشەکانی و سەرکوتەکانی مەسروو بارزانیش بە هیچ شێوەیە نەسرود بۆ خەڵکی کوردستان و خۆشیە هێنێ بەڵکو خوێنە هێنێ. بەرحاڵ ئاری هەرسین بە تەواوەتی ڕۆشنی کردەوە کە دادگا لە کوردستانە وجودی نییە، چونکە ئاری هەرسین بە ئاشکرا لە کۆمەڵێ فەقەرەیە ڕایگەیان کە ئەوەی هەیە دەسەڵاتی دوو بنەماڵەیە، ئەوەی هەیە تەوزیعکردنی بەشەکانی بنەماڵەکانە لە نێوان زۆنی سەرد و زۆنی سەوزە. ئەو بە ئاشکرا ڕایگەیان ئەگەر مەسئولێکی یەکێتی لە زۆنی سەوزەوە کارەساتێ بکات یا کارێ بکانە گونجاو بێت و یەکێتی بێوێ محکەمەی بکا لێ پرسێتەوە، ئەوە ڕائەکا بە زۆنی زەرد و لە زۆنی زەردا پارێزراوە بێ. بە هەمان شێوە ئەگەر هاوڵاتیە یا کەسێکی ناو هەولێر و زۆنی زەرد لێپرسینەوەی لێ بکرێ ئەچێ بۆ زۆنی سەوز و پارێزراوە بێت. کەواتە ئیتر دادگای چی؟ ئیتر سنوورەکانی چی؟ ئیتر بەندەکانی کە لە پەرلەمانە باسیەکەن یعنی چی؟ کەواتە ئێمە ئەبێ هەمیشە پەرلەمان، حکوومەت و دادگا لە بینی دوو قەوسادانین. نە پەرلەمان وجودی هەیە، نە حکوومەت وجودی هەیە، نە دادگا وجودی هەیە. چونکە دادگای کە زیندانیانی بارینانی تاوانبار کرد و پاشان حکمیدان بە 6 ساڵ زیندانی بە بڕیاری 3 ئەندام پەرلەمانی پارتی، 3 ئەندام دادگای پارتی و 2 یەکێتی ناڕازی بوون، 3 پارتی بڕیارەکەیان سەپاندووە. کەواتە ئەمە دابەشکردنی دەسەڵاتێکی میلیشیاییە لە خودی دادگادا، هیچ چاواشەکاریەکی ناوێ و ئاری هەرسین بە تەواوەتی ڕایگەیان بە خەڵکی کوردستانی وت نەخێر ئێمە دادگامان نییە، ئێمە دەسەڵاتێکی میلیشیاییمان هەیە. و کە ئەچوە سەر خاڵەکانی تر کە بە بڕوای من لەوانەیە تۆزێک درێژە بکێشێ بۆرەوە لەسەرەوەی ئەمە بۆ هەڵمەتی هەڵبژاردن سوء ئیسفادەی لێکرێ. سەرنجستان دروست لەسەر ئەم خاڵە چییە کە ئەمە لایەنەکانی تر ئەیگرن بەدەستەوە کەیسی زیندانیانی بادینان بۆ پڕۆپاگاندەی هەڵبژاردن؟ بە بڕوای من ئەوە هەڕەشەی خێزانی بازانی لە زمانی ئاری هەرسینەوە بۆ تەواوی خەڵکی کوردستانە پێش ئەوەی بۆ حیزبەکانیش بێ، چونکە ئەو ئەزانێ هەر وەکو کاکارزانوتی زۆرینەی دەسەڵاتی پەرلەمان و حکوومەت لە دەستی پارتیایە. ئەو بە یەکێتی ئەڵێ ئەگەر کۆدەنگ بین، یعنی ئەگەر بێنەژێر دەسەڵاتی ئێمەوە، ئەوە پێویست بەم بانگەشێ ناکاو خۆ ئەگەریش ئێمە و یەکێتی موو بە بینمانە نەچوایە، یەکێتی ئەم بەیاننامەی دەرنەئەکرد بۆ ئازادکردنی زیندانیانی سیاسی. یعنی ئەوەی کە ئەڵێ بۆ هەڵبژاردننی سیاسیە بنەمایەکی نییە و ئەسڵ و ئەساسی نییە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمان. دیارە یەکێتی بێگومان هەم یەکێتی هەم تەنانەت ئیسلامیەکانیش بێگومان تەبلیغاتێکی لەو چەشنە ئەکەن بۆ فشار بۆ سەر پارتی و حملەیەک بۆ خەڵکی ژێر دەسەڵاتی خۆیان کە بڵێن ئازادی خوازن، بەو ناوە بڵێن ئازادی خوازن دیفاع. وایە ڕاستەکە ئەگەر موو بە بینیانە نەچوایە فعلا یەکێتی فزەی لێوە نەئەهات، بەڵام لەسەر چه ئەساسێ پارتی ئەیوێ دەسەڵاتی ڕەهای خۆی بسەپێنێ و ئەو تەبلیغاتی ئاری هەرسین تەبلیغاتێکە بۆ ئەوەی خۆڵ بکاتە چاوی خەڵکەوە. دەنا واقعەکەی ئەوەیە کە دەسەڵات سەپێنراوە، دکتاتۆریەت سەپێنراوە و ئەم دکتاتۆریەتە وەکو ئاری هەرسین وتی ئەمە مزایدەی سیاسیە بەسەر یەکەوەیەکەن. بە هیچ شێوەیەک ئەوان ئامادە نین ئازادیەکان بپارێزن، ئەوان ئامادە نین ئەو ئەوێ یەکێتی ناچار کا بەوەی وەلایەنەکانی تر ناچار کا بەوەی کە دەمیان بگرن و
دەمیان ببەستین ئەو مزایدەیەش نەکەن بەسەر پارتیەوە و پارتی دیکتاتۆرەکەی خۆی بسەپێنێ کە بە بڕوای من لە فەقەرەی ئەخیری قسەکانی ئاری هەرسینە زۆر باش ڕایگەیان کە ئێمە هیچ دیکتاتۆریەتێک وەک دیکتاتۆریەتی ئێمە و دیکتاتۆریەتی سەدام مقارنە ناکرێت و ئێمە ئەوەی بمانەوێت ئەیکەین و گوێ بە دنیای دەرەوە و تەنانەت گوێ بە ئەمریکاش ناین. ئەگەرچی مەبەست نییە لێرەدا تەواوی ئەو قسانەی کە ئاری هەرسین کردوێتی تاوتێ بکرێت و وەڵامی پێ بدرێتەوە، بەڵام چونکە لە ڕابەراتی پارتیەوە ئەکرێت گرنگە کە هەندێک لەو بۆچوونانە هێنە قسەیان لەسەر بکرێت و وەکو بۆچوونی ئێوەی لەسەر وەرگرم. یەکێک لەوانە ئەوە بوو کە بە شێوەیەک ئەو دەری بڕی کە گوێ نادەنە ناڕەزایەتیەوەی کە بەرامبەر بەم بڕیارە دراوە کە ئەکرێت خەڵکی ناڕەزاتی هەڵبرێت تەنانەت کۆنسوڵەکان هەز دەستگایەکی ناوخۆیی و دەرەوە ناڕەزاتی لە بەرامبەر ئەم بڕیارەدا دەربڕێت گوێی پێ نادەن. ئێوە چۆن لێکی دەدەنەوە؟ من دڵنیام لەوەی کە سەرکێچیەکانی پارتی دیکتاتۆریەتەکانی پارتی لە مێژووی چەند ساڵی ڕابردوویە هەموو قسەکانی ئاری هەرسین ئەسەلمێنێ، هەموو قسەکانی ئاری هەرسین ئەسەلمێنێ کە وتی جا ئەمریکا چییە؟ خۆ ئێمە بە ئاسانی ئەژنۆمان ناشکێ لە ترسی ئەمریکا. کاتێکە سەدام حسێن بارزانەکانی ئەنفال کرد، ڕامسفێلد چوو بە توندی دەستی سەدام حسێنی وشی و ئەو هەموو دیکتاتۆریەت و ئەنفالی هەشتەزارەی پشتگوێنەیە. یەکسەر کاکازان وتی یعنی ئێوە ژەتوانن ئەوە دیکتاتۆرانە تەحمل بکەن و گوێ بە ئەمریکانەیە، یعنی مەبەستەکە دەوەیە، جا فعلا ناوەڕۆکی مەبەستەکەی ئەوەیە. جا ئەو لە ئاستی خەڵکی کوردستانە ئەمە بۆ دەرەوە ناڵێ، بۆ خەڵکی کوردستانەڵێ و هەڕەشە لە خەڵکی کوردستانەکە کە ئەتوانێ سەردەش عوسمانەکان دووبارە بکاتەوە، ئەتوانێ ئەوەی لەوێ کردوێتی بیکە و یەک دەنگیش لایەوە گرنگ نییە و بە خەڵکی و بە یەکێتی و پارتی ژەڵێ ئەڵێ جا ئەوەی ئێمە کردومانە خۆ ئێوەش بەکاوە گەرمیانی و ئامانج و خێزانەکەی و مناڵەکەیتان کرد. لەو دیو دێگەڵەوە هیچ کەسێ دەسەڵاتی نییە، لەو دیو دێگەڵەوە چیە گوزارێ ئەوەی ئەو بەری زۆنی زەردیش هەر ئەوە ئەگوزارێ. ڕاستەکە ئاری هەرسین، ڕاستەکە ئاری هەرسین فعلەن گویان بە ئازادیەکانی خەڵک نەیاوە و گویان بە ناڕەزایەتی خەڵک نەیاوە، بەڵام بەداخەوە ئەگەر ناڕەزایەتی خەڵک لە شوێنێکی تر بێ ئەوان حتمما ملکەچە بن و ئەم دەسەڵاتە میلیشیاییە بە دڵنیاییەوە شکستە. پێویستە لە ئێستادا چی بکرێت بۆ ئەوەی کە چالاکوانان و هەڵسوڕاوان 6 ساڵ زیندانی نەکرێن و هەڕەشەیەکی فراوان لە ئازادی سیاسی و ڕادەربوونیدا کوردستاندا نەچەسبێت؟ بە بڕوای من ئێستا تا ڕادەیەک ڕۆشنە کە خەڵکی ئیتر نەپشت بە یەکێتی و پارتی ئەبەستێ و نەپشت بە تەبلیغاتە سیاسیەکانیان وەکو خۆیان ئەڵێن مزایدەی سیاسی نێوان خۆیان و ئەمڕۆ ئیتیفاقەکەن و بەیانی لێک جیابنەوە ئەمڕۆ مەسەلەی هەڵبژاردن لە ئارای و سبێنێ یەنەوە مەیدان خەڵکی لەمە دوان نابێت گوێ بە و هاژوو هوژوو بە و بەیان نامە و بە و دەنگە ناڕەزایەتی ناو یەکێتی و پارتی بینێ، بەڵکو بە پێچەوانەوە خەڵکی هیچ ئێعتیمادێ نە بە ئیسلامیەکانەکە نە بنەوەی نوێ و نە بە گۆڕانی ئەکا. خەڵکی لەمە دووە ئەبێ هێزی خۆی بەمانایەک یەکەم ئەبێ تەواوی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و خەڵکانی ئازادی خواز و هەڵسوراوی کرێکاری، هەڵسوراوی سیاسی، هەڵسوراوی سۆسیالیستی، هەڵسوراوی چەپ، هەر کەسێک کە دڵی بۆ مسقالە زەڕەیەک ئازادی لێ ئەدا ئەبێ هێزەکانیان لە دەوری یەک کۆ بکەنەوە. ئەبێ ئەو ڕۆژنامەنووسانەی کە بە مێژووی ژیانیان هەمیشە ڕۆژنامەنووسی ئازاد و ڕۆژنامەنووسی سەربەخۆ و ڕۆژنامەنووسێ نەبوون کە بە پارە لەلایەن حزبەکانەوە بکردرێن و چالاکوانەکان و چالاکوانانە نەبوون کە بە پارە بکردن، ئەمانە هێزی خۆیان یەکگرتووکەن. ئەمانە جارێکی تر بڕوا بە دادگا نەکەنەوە، بەڵکو دادگا بێنە سەر جادە. بە بڕوای من لە پاڵ ئەوەیە کە ئەوان ئەمە ئەکەن و هێزی یەکگرتووی خۆیان ئەبێت تەواوی هێزی خەڵک بە مانای ئەوەی خانەوادەی زیندانیان، خانەوادەی ئازادی خوازان، خەڵکانی ڕۆشنبیر و هوشیار، خەڵکی و توێژەکانی کرێکاران و زەحمەتکێشان، قوتابیانی زانکۆ ئەبێ هێزی خۆیان لە دەوری هێزێکی یەکگرتوو ڕاوەستا و بەرامبەر بە دەسەڵاتی دیکتاتۆریانەی ئەم میلیشیایانە
کە بەناوی حکوومەتەوە خۆیان ڕاگرتووە چەندین ساڵە ڕاوەستنەوە. بۆیە لەپاڵ ئەوەیە ئەبێ ئێمە کولتوری هەڵسوکۆتیشمان لەگەڵ کۆمەلگایە بکەینە کولتورێکی مۆدرن و ئەم کولتورە باوەی کە هەیە ئەم ملکەچی کە هەیە ئەمەی کە ئیسلامیەکان خەڵک ملکەچەکەن بە ئەمری قەدەر ئەوەی کە یەکێتی و پارتی گۆڕان لەسەر بازارەکانی خۆیان نەوەی نوێ لەسەر بازرگانیەکەی خۆی لەگەڵ ئەم وڵات و ئەو وڵات ئیتیفاقەکەن و شەر لەگەڵ یەکێتی پارتیەکەن لەسەر حسابی خەڵک ئەبێ ئەمانە هەمووی وەلا بنبێت و هێزی یەکگرتووی خەڵک بێتە مەیدان تاکە ڕێگا ئەم هێزە یەکگرتووی خەڵکە و من ئەڵێم تروسکاییەک بەدی هاتووە ئەو تروسکاییە گەشەکە و لە کوردستانە لەو بڕوایان خەڵکی ئازادی خواست دێتە مەیدان و ئەگەر ئەمە نەکرێ بە بڕوای من بەداخەوە دیکتاتۆریەتەکان زیاتر ئەبێ و پارتی و یەکێتی زیاتر باڵی ڕەش بەسەر کوردستانە ئەخڵقێنن و کارەساتی گەورەتر وایە. بەڕێز ساری چیمەندۆ چالاکوانی کۆمەنیست زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدای. بینەرانی عزیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و لەسەر پێکدادانی هەفتەی ڕابردووی نێوان پەکەکە و پارتی گفتوگویەکمانە بێ لەگەڵ محسین کەریم جێگری سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. ئەم کاتت باش هاوڕێ محسن بە بۆچوونی ئێوە پێکدادانی ئەم جارەی پەکەکە و پارتی لەسەر چییە و کێشمەکێشی نێوان ئەم دوو هێزە لە بنەڕەتەوە لەسەر چییە؟ زۆر سپاس ئەم کاتێکتان باش. پێدادانی ئەم جارەی بینی پارتی و پەکەکە بە بڕوای من بەرەنجامی ئەم ئاڵگۆڵانەی دواییە کە لە پەیوەندینەوە لەم دوو هێزە ڕوویە بە تایبەتی دوایەوەی کە ڕێکەوتنامەی شنگال لە بینی حکوومەتی تورکیا و حکوومەتی عێراق و بە بەشداری پارتی دیموکراتی کوردستان جێبەجێ بێت و ناڕۆکەیەوەکە و هێزانەی کرد لەوێن و هێزانە کە زۆرتر تەوان هێزەکانی سەر بە پارتی کرێکانی کوردستان پەکەکەن بچنە دەرەوە و ناوچێ جێبێ هەڵن وەلەو کاتەوە ئەم مناوەشاتە لە بینی پارتی پەکە زیایی کردووە لەبەرەوەی تەمەن پارتی وجودی پەکە لە ناوچێژێر دەسڵاتی ئەوە با کێشە سەرێشە بۆ خۆی ئەبینێت وە بەشێک لە بیانەکانی ئەوەی کە تورکیا تەدەخل لە کوردستان عێراقاکات بە پارتی بە پەکەکە دانێ وجودی پەکە دانەوە ماوەیەکی زۆریشە بە جۆرێک لە پروپاگەندەکانی خۆیان بازۆکە کە گەر پەکەکە کوردستانی عێراق جێ بهێڵێت ئەوە کێشەکان حەلە بێ و تقریبا سەرچاوی سەر کێشە و مشکلەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دەستدرێژەکانی تورکیا تۆپبارانەکانی بۆرمانەکانی ئەمانە هەمووی بۆی پەکەکە لە کوردستان عێراقایە ئەم بیانوە ئەم مینە دەمێکێ وتم بەشێک لە تەبلیغاتی پروپاگەندەی پارتی لە دژی پەکەکەەوە هاوکاتیش پەکەکە و لە ئەنگرانی پەکەکە بە تایبەتی ناوچەکان ژێر دەسەڵاتی پارتی چالاکیان فراوانتر بووە جوڵەکان فراوانتووە بەشێکی لە بەرامبەر باڵین هێزەکانی تورکیا و بەشێکی لە بەرامبەر خودی پارتیە بۆیە ئەمە بە جۆرێک ئەو باڵین پروپاگاندی ئەلامی ئەو پروپاگاندە ئەلامی کە لە بینی پەکەکە و لە بینی پارتیای بە شێوەیەکی فراوانتر گەشەی کردووە چۆتە پێشترتر بۆتەوە تقریبا ئەمە ئەتوان بڵێم سەرچاوی ئەو باڵین بارگژەیە کە لە بینی ئەم دوو هێزە دروست بەڵام ئەمەش خۆی بەشێکە لە مەسلەیەکی بنەڕەتی تر کە خۆشتان لە پرسیارەکەتانە بەش دۆمە باز دەکەن یعنی ئەوە نییە کە ناتوانانی ئەم مەسلێ دا ببڕێت لەو جێگۆ پێگەی کە پارتی هەیەی لەگەڵ دەوڵەتی تورکیا و ئەو بەرژەوەندە سیاسی و ئابووری و عسکەری کە لەگەڵ تورکایەتی لە ساڵی 92 تا ئێستا بە شێوەیەکە چەندین جاری تر بارحاڵ پارتی ئەم هێزانی ناچاک کە لەگەڵ پەکە شەڕ بکەن دەورانێک کە یەکێتی پارتی حکوومەتی ئەو بەشانە بوو یەکێتی بەشدار بوو لەم مەسەلەیە بەڵام دواترەوە ئەبینین کە زیاتر پارتیە کە کێشەی لەگەڵ پەکایە وەکوتمان لەبەروی پەکەکە هێزێکی نایاری دەوڵەتی تورکایە و بوونی پەکەکە لە کوردستان عێراقا هەمیشە و بیانوی یاوەتە دەستی دەوڵەتی تورکیا کات دەستدرێژەکانی بۆسەر کوردستان و بەسەر خەڵکی کوردستان جێبەجێ بکە ئەمە بابڕین بەشێک لە بیانەکانی پارتیشانی پارتیش ئەمەی قبول کردەوە کە بەرحاڵ وجودی پەکەکە لەم منتیقای کێشەی دروست لە بەرەوەی کە بەرژەوەندی ئەم لەگەڵ تورکیا و هەموو وجودی پەکە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتیا مای ئیحراجیە بۆ پارتی لە بەرامبەر دەوڵەتی تورکیا بۆیە بەرژەوەندی ئەویش
پارتیش لەوایە کە بە گەزەکانی پەکەکە لە منتقەی دەسەڵاتی پارتیان نەمێنن و ئەمە معلومە لەسەرێکەوە لە بەرژەوەندی تورکیا لەسەر شۆ بەو حراجی کە بۆ پارتی دروزە بێ وتم بەشێک لە هەڵسوڕانی پەکە لە ناوچەکانی دەسەڵاتی پارتیایە و پارتی و پەکەکە وەکو دوو هێزی بزنەوەی ناسیۆنالیزمی کورد ئێستا بەشێک لە ململانی پایتریان لەسەر ئەوەیە کە کامیان ڕابەرایەتی و سەرکردایەتی بزنەوەی ناسیۆنالیزمی کوردەکە لە ئاسی ناوچەکەیە یعنی ئەمەش فاکتەرێکی مهمە ئەم دوو هێزە وەکو دوو هێزی بزنەوەی کوردایەتی کە شەڕیانە لەسەر ئەوەی کە کامیان ئەبێتە نوێنەری بابڵین ناسیۆنالیزمی کورد ئەبێتە سەرکردەی ناسیۆنالیزمی کورد ئەمەش بەشێکە لە کێشەی بابڵین قوڵتور و استراتیژیکی ئەم دوو هێزە مە بەسمەوە گەر کوتی کەمەوە دوو فاکتەر مهمە یەکەمیان ئەم دوو هێزە خوان لەسەر ڕابەرایەتی بزنەوەی کوردایەتی کێشەیان هەیە دەورانی پارتی و یەکێتی هەیە لە ئاسی کوردستان عێراق بەڵام تەواو پارتی لەم شەڕیان لەگەڵ یەکێتیا بردیەوە بەسەر مەسەلەکەی کە لەسەر ئاسی ناوچەی ئافەکە ئەتوان نوێنەری بزنەوەی کوردایەتی بیان پارتی ئەمە بارحاڵ کێشمەکێشێکی دوورمەودایە و ئەوکاتیش مەسەلەی بەرژەوەندیەکانی پارتی لەگەڵ تورکیایە ئەمەش سەرێکی ترە کە هەمیشە پەکەکە وجودی پەکە لە ناوچەکانی دەسەڵاتی خۆیان بە سەرێشە بە مشکل و مای حراجی زانێ بۆیە ئەمە بەشێک لە بارگرژی نێوان پەکەکە و پارتی و ئەمەش سەری کێشایە شەڕ کە لەمە خێرانە وەکو خۆتان ئاگادارن بە جۆرێک شەڕێکی فراوانتر بوو چەکدا لە هەردوو لە کوژرا و بریناریان هەبووە لە ڕوانگەی ناسیۆنالیستەکانەوە ئەمە جنگی نێوان کورد و کوردە و هیچ بیانوویەکی نییە هەروەها ئەو دوولایەنە وەکو دوو پارتی ناسیۆنالیست کوردبوون بە بنەمای سیاسەتیانە و کورد بە برا هەژمارەکەن کەواتە بۆ لە بەرامبەریەکە ئەجەنگن زان چۆنەوە پروپاگەندەیەکە کە هەمیشە ئەحزابی کوردی کات لە کاتێک کە حیزبەکانی بەرامبەر لە بەرامبەرێکە هەوەسنەوە بەرژەوەندەکان بێکایەت ئەکەونە شەڕ هەمیشە تەبلیغات و پروپاگاندەی هەبوو بەڵام بە بڕایمانی ینی بێجگە لە پروپاگاندەیەکی یا چاواشەکانن یا پڕ لە وەهمە ینی مەسەڵەن بەرژەوەندی سیاسی حکومەکان نەگەوەی کە ئەمانە هەمویان کوردن یا ئەمەی کە خۆیان ئەڵێن کورد هەمووی برایە مەسەڵەن ئێمە شایەدی چەندی شەڕی ناخۆ لەبەری هێزەکانی بزنەوەی کوردایەتیا بووین ساڵانێکی زۆر لەبینی کێتی و پارتیا لە کوردستان عێراق شەڕ بوو لەبینی کێتی و حیزبەکانی ترا شەڕ بوو لەبینی پارتی و حیزبەکانی ترا شەڕ بوو هەمیشە بەشێک لە مێژەی بزنەوەی کوردایەتی ناسیۆنالیستی بوو شەڕی ناخۆی هێزانە بووە پەلاماری یەکدان یەکتر بووە تصفیه جسدی تصفیه عسکری یەکتری بووە لەبینی پەکەکەوی نیشان مەسەڵەن تۆ دیقەت بە 9 ساڵی 92 کێتی و پارتی لەگەڵ پەکەکە لە شەڕ بوون دواتر مەسەڵەن لە ساڵەکانی ئەگەر هەڵە دەبووم لە دوای 2000 بۆ ماوەی یەکێتی لەگەڵ پەکەکە لە قەندیلە پەراماری پەکەکەی یا مەسەڵەن بێژگەلەوەی کە پارتی چەندی جار پەراماری پەکەیە ئەمە بەسم زانچ و پێکدادانی عسکەری لە بینی هێزەکانی کوردایەتی هەمیشە بەشێک بوو لە مێژووی سیاسی ئەم حیزبانە مێژووی چەکداری حیزبانە بۆیە ئەو قسانی کاکری ئەمانە هەمووی کوردن هەمووی برانەمان ئەمە بە بڕای من بێجگە لەوە بڵاوکرا بێجگە لە قسەی پرۆپوچ و بێبنەما شتێکی ترنیەوەی واقعەتەوەی تەحکومەکە و حکومەکات بەرژەوەندی سیاسی ئەم هێزانە و ئەم هەر کاتێ بەرژەوەندی سیاسی ئەم هێزانە پێویستی کرد بێ لەگەڵێکە ڕێکوتون پێویستی کرد لەگەڵێکە شەڕیان کەوە تەنانەت لەوە جوابتر تەنانەت دەستی دەوڵەتانی ئەوەی کە خوان پێڵەن دوژمن و داگیرکەری کوردستان دەستی ئەوانیان کردەوە بۆ تەسفیەکردنی یەکتری مەسەڵەن ئێمە لە شەڕی ناوخۆی پارتی و یەکێتیا بینیمان کە چۆن پارتی دەستی تورکیای کرد چۆن یەکێتی دەستی ئێرانی کرد بۆ تەسفیە یەکتری بۆیە بە بڕای من ئەوانە ینی بێجگە لە پروپاگاندێکی چاواشەکاران لە حزبانە شتێکی تنێ و بێجگە لە دەنگدانە و هەمێک کە لەنی کوردای و باسەکرێ شتێکی تر نییە سەبارەت بەم باشە ئێوە لە سەرنجاری بڵاوکراوی ئۆکتۆبەرە زۆر باستان لە ڕۆڵی تورکیا کردووە تورکیا چ جێگە و ڕێگەیەکی هەیە لەم ناوەیە تورکیا طبعا بەرژەوەندی ڕاستەخۆی لەگەڵ هەیە لە ئەو ناوچانی کە لەژێر دەسەڵاتی پارتیایە 100 کیلۆمەتر سەخۆ سنووری تورکیاشە بۆیە لەباری لەبازیەوە لەبەن ئابوووریەوە لەباری سیاسۆمە جێگەیەکی مهمی بۆ تورکیا بیرمان نەچێت تورکیا دەوڵەتێکە کە لەسەر ئاسی ناوچەکە لە ململانەیەکی هەرێمیایە لەگەڵ ئێرانە لەسەرەوەی کە کامیان ئەتوانن نوێنەری ئیقلیمی بۆ ڕازی ناوچەکەیە مەسەڵەن ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەورانێکی زۆر مەسەڵەن چەند هێزێک مەسەن یاریزانی ئەسڵی بوون ئێستا لە دوای ئەم ڕووداوانی کە ڕوویاوە لە چەند ساڵی ڕابردووە مەسەڵەن دوو هێز تقریباً هاتوونتە سەر ساحەکەیەکیان تورکیایشیان ئێرانە دوای کە بەرحەڵ میسر بە جۆرێک لە مەیدانی باڵین لە مەیدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو جێگە و پێگەی نەما لەباری سیاسی عسکەری و ئابووریەوە ئەم دوو هێزە یانوێت تقریباً لە ناوچەکە دەوریانە بۆیە تورکیا یعنی بۆی مهمە کە یاریزانێکی ئەسڵی بێ لە ئاسی هەرێمەتی لە ئاسی ناوچەیە و ینی باڵین دەور و دەخارەتی ئەو لە ناوچەکە بتوانێت تەمینیەوە کە دەوری هەبێ لەسەر ڕسمی لەسەر نەخشە کێشانی ئایندەی سیاسی ئەم ناوچەیە خەریتەی سیاسی ئەم ناوچەیە لە عێراقەوە بگرێتان بە لیبیا بۆیە
بە بڕای من ئەوەی کە من باسی تورکیان کرد تورکیا بەرژەوەندی ڕاستەخۆی هەیە لە کوردستان عێراقا وەکو بەشێک لە جێبەجێبوونی استراتیژی سیاسی ئیقلیمی دەوڵەتی تورکیا ینی هەر ئەوە نیە من لەو وتارەشەوتم هەر ئەوە نیە کە لێدان لە پەکە بیانوویەکە لە کوردستان عێراق ڕەنگە بیانوویەک بێت ڕەنگە مەسەن نزیکاتی پەیدە لە سووریا لەگەڵ پەکەکە کەمە بیانوە کە تورکیا بەدەستیەوە کە تۆ بۆ تەدەخل لە کوردستانی سووریا بیانوێ بەڵام خۆ پێش لەوە خۆ بەدەر لەوە تورکیا یارمەتی داعش و یارمەتی هەموو ڕێکخراوەکانی ئیسلامی سیاسیە لە سووریا ئێستا یارمەتی دەوڵەتی بەحسابەوەی دەوڵەتی حکوومەتی ڕسمی لیبیایەت بە ناوی مەسەوەی شەرعێتەوە بەڵام تەواجدی عسکەری مەسەن تورکیا لە لیبیا یعنی ئەزانین ئەمانە بەڕای بەشێکە لە بەرژەوەندی سیاسی ناوچەی تورکیا کە بە شوێنەوەیەتی وە لێرەش لە هەرمی کوردستانە بەرحاڵ بتوانێت دەوری هەبێت دەخلی لە عێراق لە ڕسمی ئایندی عێراقەوە بە جۆرێک وەکوتمەکو یاریزانێکی ناوچەی لە بەرامبەر ئێران کە منافسێکی مهمی تورکیا ئەمانە ئەو فاکتەرانن کە دەوریەرەوەی تورکیا لە هەرێمی کوردستانە نەخشی هەبێت دەوری هەوڵبات بە هەموو شێک پارتی لەگەڵ خۆی نزیکاتەوە بەشێک لە استراتیژی جێبەجێکردنی ببرن پارتی بەشێک لە جێبەجێکردنی استراتیژی تورکیا لە ئاسی ناوچەی لە ئاسی کوردستان عێراق و عێراق محسن کەریم کۆمیتەی ناوی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان سوپاس بۆ کاتەکەت سوپاس بە وەڵامەکانت هەرشاد بەداوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق کە بڕیارە لە تشرینی یەکەمی ئەم ساڵدا ئەنجام بدرێت گفتوگویەکمان دەبێت لەگەڵ خەسرەوسایە ئەندامی هەیئەی تەنفیزی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. خەسرەوسایە ئەم کاتت باش. هەفتەی ڕابردوو وادەی خۆناونووسکردن بۆ هەڵبژاردنەکانی عێراق کۆتایی هاتوو زۆرێک لەو حیزبە سیاسیانەی کە لە گۆڕەپانی سیاسی عێراق و کوردستاندا هەن لیستی خۆیان پێشکەش کردووە. ئێوەش وەک حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لیستی خۆتانتان پێشکەش کردووە بە مەبەستی بەشداریکردنی هەڵبژاردنەکان؟ نەخێر حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەم هەڵبژاردنەیە بەشداری ناکە و لەوەش زیاتر حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان سیاسەتی ڕاوەستانەوەی بەرامبەر بە هەموو ئەو هەلومەرجەی کە چینی دەسەڵاتدار و ئەحزابە پێکێنەرەکانی لەژێر ناوی هەڵبژاردن و دیموکراسیا لە دژی خەڵکی کرێکار و زەحمەتکێش وەڕێیان خستووە. دلیلی ئێمەش بۆ ئەوەی کە نەک هەر ئەمانەیە کە بەشداری نەکەین بەڵکو بانگەوازی شەکەین بۆی کە هاوڵاتیانی چ لە عێراق چ لە کوردستان بە تایبەتی بەشداری لەم پرۆسەیان نەکەن. بۆ پێم خۆشە تاوان هۆکار زۆرە بەڵام من لەو نێوەیە بۆی بەرنامەکە درێژ نەبێتەوە لەسەر دوو خاڵ پێداگرن. سەرەکی ترین ئەو هۆکارانی کە ئێمە بۆ بەشداری ناکەین لەم هەڵبژاردن یەکییان ئەوەیە ئەم سیستەمە لە هەڵبژاردن چ لە ڕووی قانونیەوە چ لە فەزای ئازادانە و چ لە پاچی و بێگەردی لە ئینتیخاباتەکاندا بەقەدەر سەرەدەرزیەک ئەو پێداویستیانەی بۆ خەڵکی کارگەر و زەحمەتکێش نەڕەخساندووە تا بتوانێت بە شێوەیەکی ئازادانە لە هەڵبژاردنێکی شەفاف و ڕاستەوخۆ و ئازادانەدا بەشداریکە. تاریخی ئەم هەڵبژاردنانی کە لە ساڵی 91 بە تایبەتی لە کوردستان ڕوویداوە تا ئێستا و چاوانەی کە لە عێراق نیشانیەدا کە لە پێشەوە بڕیاردراوە کە ئەو گەندەڵی و تەزویر و دەنگدزینەی کە لە ئینتیخاباتەکانی ڕابردووە نیشانی داوە کە لە ئەوڵەوە معلومە کە چه حیزبێک ئەتوانێت بیباتەوە. مەسەن بۆ نمونە هەموو ئینتیخاباتەکانی هەرێمی کوردستان وەکو ئەزمونێکە لە بەرچاوگرین پارتی و یەکێتی و ئەگەر لە لاشەوە بزوتنەوەی گۆڕان بێ بەڵام هەمویان بە کودەتایەک بەسەر دەنگی خەڵکە بەسەر تا ئەوەی کە سنووقەکانی دەنگدان بفرێنرێ بدزرێ پڕکرێ لە دەنگدانی تەزویر مردوو زیندوو بکرێتەوە و دەنگی پێ بدرێ. ئەمە لایەکێتی کە هیچ زەمانەتێک نییە بۆی کە ئەم انتخابەش لە هاوشێوەی ئەوانەی پێشووتر بێ. لەمەش مهمتر خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئێستا ئەوزاعێکی سیاسی و هاتنە مەیدانی خەڵک بەرامبەر بە دەسەڵات چ لە بەغا چ لە هەولێر پیشانی ئەدا کە ئەم دەسەڵات خەڵک حکمی یاوە بەسەر ئەم دەسەڵاتەیە. ئێستا ئیتر کاتی دەنگدان نییە، کاتی ئەوەیە کە خەڵک
خواستی وەلانانی ئەم دەسەڵاتەوە بەکردەوە دەربێنێ. ئێمە دەبینین لە یەک ساڵی ڕابردووە هەم لە شارەکانی عێراق هەم لە شارەکانی هەرێمی کوردستان خەڵک کەوتوتە بەرامبەر ئەم دەسەڵاتەوە. خەڵک داوای وەلانانی ئەم دەسەڵاتە بۆتە خواسێکی سەرەکی، نەک مەسلەی دەنگدان و بە پیرۆچوونی بانگەوازی ئەحزابەکانی دەسەڵاتدار کە خەڵک بڕوا دەنگ بە. بە پێچوانەوە ئێستا ڕوتی خەباتی چینایەتی بینی کارگەر و زەحمەت چێژوە بینی چینی دەسەڵاتدار چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان کێشمەکێشێکە بۆ کۆتایی هێنان بەم دەسەڵات و سیستەمەی کە 20 ساڵە لە مەسەن 18 ساڵە لە عێراق ژیانی خەڵکی لە بێکاری و نەکبەتی و دایان مەساتە ڕاگرتووە و لە کوردستان نزیکەی 30 ساڵە کە خەڵک جگە لە بێکاری و نەهامەتی زیاتر هیچ شتێکی تری نسیب نەبووە. ئەمە جگە لە هەڵاواردنێکی چینایەتی هەڵاواردنی ڕەگەزی نائەدالەتی کۆمەڵاتی کەیخی بە کۆمەلگای هەم عێراق هەم کوردستان گرتووە. بۆیە بە بڕای من ێکە چارێک نییە بۆ ئەوەی کە کۆتایی بەم مەساعاتانە بێت کە ئێوە ئاماژەتان پێداوە پولانەکانی تری بەشداربووی هەڵبژاردن ئاماژە بەوە دەدەنانی کەم لە دەستگا ڕاگانەکاندا کە ئەمە دەرفەتێکە لە بەردەم خەڵکیدا کە بتوانێت اختیاری خۆی بکات چی لایەنێکی پێ باشە دەسەڵات بگرێتە دەست. بۆیە ئەمە دەرفەتێک نییە لە بەردەم خەڵکیدا بۆ ئەوەی کە کۆتایی بەم ئەزمونانە بێنەکە ئێوە ئاماژەتان پێدا. بە پێچوانەوە ئەمە دەرفەتێکە بۆ دەستچینی دەسەڵاتدار بۆی چێتی و پارتی بۆ ئەحزابە ئیسلامیە شیعی و سونیەکان لە عێراق کە ڕوتی خەباتی خەڵک بۆ وەلانانی ئەم دەسەڵاتانە بەلاڕێدا بە قەزیەکە بکاتە قەزی ئینتیخابات و چی ئەیباتەوە و چێ نایباتەوە. بەڵام ئێمە بینیمان چ لە عێراق چ لە کوردستان خەڵک هەموو ئەحزابەکانی خستە ناو تابوتەوە. خەڵک چەندین جار ڕاپەڕی لە شاری بەسرا لە ناسریە لە کەربەلا و نەجەف لە شارەکانی کوردستان لە دژی دەسەڵاتی یەکێتی و پارتی ڕاپەڕیون هاتوونەتە مەیدان. بۆیە لە سەردەمێکا کە قەیرانی حکوومەتی هەیە لە سەردەمێکا کە دەسەڵات کەوتوتە بەرامبەر بە خەڵکەوانێ مەسلەی انتخابات هیچ شەرعێتێکی نیە غەیری ئەوەی کە جارێکتر ئیعادەی ئەم نەزم و دەسەڵاتە بکاتەوە کە لەسەر هەژاری و بێکاری و جیاکاری و ستەم و نائەدالەتی دامەزراوە. بۆیە بە بڕای من هەر جۆرە بەشداریکردنێک لەم انتخاباتە جگە لە هێنانەوە پێشەوە و زیندووکردنەوەی ئەم دەسەڵاتانە و شەرعێت پێدانی لە ژێرناوی ڕای خەڵکا شتێکی تر نییە. خەڵک هیچ ئومێدێکیان نابێ بۆی ببێکە گوایە لە ڕێگای ئەم هەڵبژاردنەوە ئەتوان ئەوزاعەکە بگۆڕن. بە پێچوانەوە خەڵک ئللا بە خەباتی خۆی بە هاتنە مەیدانی بە خەبات بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە ئەتوانێت چاکسازی لە ژیانی بکە ئاڵگۆڕ لە ژیانی بکە کێشەی موچە و ئازادیەکانی چارەسەرکە کۆتایی بەم زوڵم و زۆر و نەعەدالەتە بێنە کە ئەحزابی دەسەڵاتدار چ لە عێراق و چ لە کوردستان بەسەر خەڵکیانە داسەپانەوە. بۆیە بە بڕای من ئەگەر انتخابات دەرفەتێ بێ دەرفەتێکە بۆ دەستچینی دەسەڵاتدار و ئەحزابە پێکێنەرەکانی بۆ لەباربردننی خەباتێکە لە شارەکانی عێراق و کوردستان بەڕێکەوتۆ بۆ لانانی ئەم دەسەڵاتە. ئێستا دەورەی انتخابات نییە، دەورەی خۆکۆکردنەوە و ڕێکخراوبوون و هاتنە مەیدانە بۆ لانانی ئەم دەسەڵاتە. ئاخر ئەم هەموو ناڕەزایەتی و خۆپشاندان و هاتنە مەیدانی خەڵک ئەم هەمووی کە بڕوخێەوە بڕوە گەندەڵ دز ئەبێ دەستکۆتا بکرێ خۆ ئەمە لە خۆڕانیە. ئەمە نیشان ئەدا کە ئاستی خەباتی چینایەتی چ لە شارەکانی عێراق و چ لە شارەکانی هەرێمی کوردستان ڕووی لە وەلانانی ئەم دەسەڵاتەیە. ئەوانەی کە دەیانەوێ خەڵک ڕاپێچکەنەوە بۆ بەردەم سنووقەکانی دەنگدان ئەیانەوێ لە پشتی بەرژەوەندی و خەباتی حەق خوازانی خەڵکی کرێکار و زەحمەت چێژ لە عێراق و لە کوردستان خەڵک بکێشنەوە پای دەسەڵات و پای سنووقەکانی دەنگدان بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە ئیعادەی نەزمی خۆی کاتەوە ئەم دەسەڵاتە شەرعیەت بەخۆی بات. وێستا ئێمە دەبینین مەسەن لە کوردستان سیرکەن خودی ئەحزاب پێکێنەرەکانی ناو دەسەڵات شەق و پەقن چینی دەسەڵاتدار لەناو حکوومەتە کەوتونەتە گیانی یەک لەسەر مەسەلەی ئەوەی کە چ دەستگایەکی تیرۆر بەشداری کردووە لە کوشتنی قاسم سلێمانیە لەسەر مەسەلەی پەکەکە لەسەر مەسەلەی قەراردان لەسەر گیراوە سیاسەکان و یاسای
پیاچوونەوەی دادگا هەموو ئەمانە نیشانە کە مەسەن وەرن سەیری گوێ لە قسەکانی دزودنەوەی گۆڕان گرون سەرانیان بگرن لەوانەیە یەکێتی نیشتیمانی بگرن لە جوابەکانی پارتی و بنەماڵی بارزانی بکەن بەم دۆخە و بەم کێشمە نیشانەیە کە درز و کەلێنێک لەنێو دەسەڵاتە تا دێقوڵە بێتەوە ڕیشەی ئەمەش ڕیشەی ئەگەرێتەوە بۆ ئەو قەیرانە سیاسی اقتصادی کە بەرەوکی بەدەسەڵاتداران گرتووە و خەڵک لەمە بە تاو هاتووە و خەڵک بەمە ناڕەزایەتی دەرەبڕێەوە و خەڵک لە بەرامبەر ئەم هەلومەرجە ڕۆژ بە ڕۆژ فرسەت پاکە بۆی پێ بنێتە مەیدانەوە دەورەی خەباتە بۆ لانانی ئەو دەسەڵاتە چ لە عێراق چ لە بەغداد نەک مەسەلەی ئەوەی کە خەڵک ببێتە وەسیلەی دووبارە سازدانەوەی ئەم دەسەڵاتە و شەرعێت پێدانەوەی مەبەستانەوەی کە ئێستا دۆخەکە بۆ هەڵبژاردن لەبار نییە بەڵام پێم خۆشە سەرنجی ئێوە بە گشتی لەسەر هەڵبژاردن بپرسم ئاگەر لە دۆخێکی تر بووینایە بۆ نمونە ئەکرا ئەو وەختە هەڵبژاردن بە وەکو ئەڵتەرناتیڤێکی گونجاو لە بەردەم خەڵکیدا تەماشا بکرێت لە پێشەوە دوو خەڵ تاکیدکەین ڕەنگە جوابی پرسیارەکە ڕۆشن بێتەوە یەکی چانەوەیە تەمان دۆخی ئەو شتێککە ئەڵەن دیموکراسی و هەڵبژارن حتمما سیستەمێکی ئاوا باشترە لە چاو سیستەمێکی سەرکوتگەری بێپەردە و دیکتاتۆر و ئەوەی کە پەلاماردانی خەڵک بکرێ بە ئیستیبدادی سیاسی یا با بڵێن ئەم نەوعە لە دیموکراسی باشترە بۆ ئەوەی کە خەڵکتیان لانی کەم ممارەسەی دەنگدان کە حەقی دەنگدانی خۆی ئیجراکات بەڵام مەسلەی ماف پەیڕەوکردن لەو مافە یا با بڵێن بەکردەوە دەرهێنان و بە عملی دەرهێنانی ئەو مافە دوو شتی زۆر جیاوازن زۆر لێک دوورن بە تایبەتی لە هەلومەرجێکە کە لە کۆمەلگایەکە کە جیاکاری تەبەقاتی هەیە کە سەرمایەدار و کارگەر هەیە کارگەر و زەحمەتێت هیچ کاتێ فرسەتی ئەوەی نییە کە بتوانێت لە ڕێگای دەنگدانەوە دەنگ بەرێتەوە کورسی دەسەڵات بگرێتە دەست لە هیچ شوێنێکی دنیاە بە قسەی یەکێک لەوانەی کە لە باسی دیموکراسی کروواڵەیە گەر دەنگدان و ئەم دیموکراسیە سیستەمی بگۆڕایە دەمێ بوو دەسەڵاتداران و سەرمایەداران ئەمەشیان ئیلغا کردەوە و ئەو حەقەشیان لە خەڵک گەستنەوە کەوایە مەسەلەی انتخابات یا پرۆسەی دیموکراسی بەعام پرۆسەیەکە چوارچووەیەکە بورژوازی و چینەدارەکان دایانیان بۆ ئەوەی کە هەر 4 ساڵ جارێ مراجعەتکەن بە خەڵک و دوای بیان نێرەماڵەوە بە ناوی ئەوانەوە جەنگەکان بکەن بە ناوی ئەوانەوە سیاسەتی لێگرتنەوەی اقتصادی دامەزێن بە ناوی ئەوانەوە سیستەمێکی کۆنەپەرستی بێنە سەر قەوانینەکان شەریعەت و دین و ئیسلام و ناسیۆنالیزم بکەنە ئەم ئایدۆلۆژیانە بکەنە قوانین و ژیانی خەڵکی پێ لە قاو بن ئازادیەکانی پێسەرکوتکەن و خەڵک دابشکەن لەسەر کەمینە و زۆرینە بەم معناش حەق دابشکەنەوانێ مەسەن بۆ نمونە ژنان کۆتا ئەکرێن لە نێو سیستەمی انتخاباتە یعنی ژن چارەکە ئەکرێ لە ساڵی سوێنجی دەنگی پێدرێ لە کاتێکا ژن ئینسان و هاوڵاتیە پێویستە هەمان حەقی پیاوی هەبێ یا کەمایەتی مەسیحی یا کەمایەتی نەتەوەی کە خۆیان پێڵێن کەمایەتی یعنی حەقیان ئەمانە حەقیان نییە لە چاو زۆرینەی نەتەوەی باڵا دەسەڵات بگرێتەوە لە هیچ شوێنێک ڕێیان پێ نادرێ دووهەم خاڵیش ئەگەر بمێ تەکیدی لێ بکەم ئەوش ئەوەیە کە تەبعاً حەقی دەنگدان شتیشی باش لە هەر وڵاتێکە کە هاوڵاتیان بیان بێ بەڵام لە نێوان حەق و چۆنیەتی بەکردەوە دەرهێنان و مارەسەکردنی ئەو حەقەدا فاصلە و میانەیەکی گەورە هەیە بە تایبەتی لە کۆمەلگای چینایەتیە لە کۆمەلگایەکە کە سەرمایەدار هەموو ئیمکاناتێکی بەدەستەوەیە ئەتوانێت لە پرۆسێکی انتخاباتە سوودی لێوەرگرێ و بتوانێت دەنگ بێنێتەوە زۆرینەی دەنگ بێنێتەوە حکم و سیاست و بۆچوونی خۆی زاڵکە سەر ئەکسەریەتە بەڵام بۆ کارگەر و زەحمەت کێشێکە هیچ ئیمکاناتێکی نییە نەک حتا بۆ کەمپین انتخاباتی بۆ بژێوی خۆی و ئەو فرسەتانەی نییە کە بتوانێت لە ڕێگای دەنگدان و ئاڵوگۆڕ لە ینی بەشداری بکە و بچێتە ناو دەسەڵاتەوە ئاڵوگۆڕ ئەو ئاڵگۆڕی کە خۆی بەدی بێنێ لایەکی تری ئەم مەسلەی ئەوەیە کە خودی ئەم سیستەمی انتخاباتە بەڕاستی جگە لە چینەدارەکانی کۆمەلگا هیچ کەس ئیسفادەی لێ نەکردوە خەڵکی کارگەر و زەحمەتجێر تۆرە سەیری کە ئەم سیستەمە چۆنە هەر 4 ساڵ جارێک خەڵک خەنە بەردەم سندوقی دەنگدان و دەنگیان کۆکەنەوانە بە تایبەتی حتا ئەگەر
انتخابات یا پرۆسێکی دیموکراسی لە نیابەتی بێ یا حتا تەوافقی بێ هەر جۆرە لە جۆرەکان بێ لە شکلی ڕابردوو یا لە شکلی ئێستایی یا بێ دەبین 4 ساڵ ئەو خەڵکە خەنە بەردەم سندوقی دەنگدانەوە نوێڕایەتیەکە و دەنگەی لێ وەرگێڕن ئێمە نوێنەری تۆین تۆ بڕۆ ڕۆماڵەوە دانیشە لەم 4 ساڵە ئەو دەسەڵاتە جەنگ بڕیارەیە سیاسەتی لێگرتنەوەی اقتصادی بڕیارەیە هەوڵەدا یاسای کۆنەپەرستی ئاینی ئیسلامی مەزهبی قەومی فەرهەنگی دواکەوتوانە بکاتە قانون و ئیدغامیکە و تێکەڵیکە بە یاساکانی بەڕێوەبردنی ئەو کۆمەلگایە بەبێ ئەوەی کە ئەو کەسەی کە دەنگی داوە بۆ ئەندام پەرلەمانە حەقی هەبێ کە ئیترازکە تۆرە سیر کە لە هەرێمی کوردستانە بەڕاستی خەڵک دەنگیان نا بۆ ئەو ئەندام پەرلەمانانی کە دوایی بڕۆن سیاسەتی لێگرتنەوەی اقتصادی لە هەرێمی کوردستانە بکەن کە بڕۆن لە ژێر ناوی چاکسازیە بە تایبەتیکردن و هەڕاجکردنی کەرتی خزمەتگوزاری تەئیدکەن تەئیدی یاسای فرەژنی بکەن ئەم یاسایانە بە ناوی خەڵکەوە تەواو کراوە لە کاتێکە کە خەڵک ناوێ فرەژنی ناوێ خەڵک ناوێ موچەی لێ ببڕێ خەڵک ناوێ بەرحاڵ ئەو جیاکاری کە دەسەڵات دەهێنێتە بە کایەوەی کاتە قوانین ئەوانەی ناوێ خەڵک ئازادی و خۆشگوزەرانی ئەوێ یعنی مەبەستمەوەیە کە بڵێم بە ناوی خەڵکەوە کۆنەپەرستی ترین و سەرکوتگەری ترین و هەژار و بێکارترین سیاست بە ناوی ئەو خەڵکانی کە دەنگیان پێداوە لە پەرلەماناکرێتە یاسا و حکوومەت جێبەجێیەکە یەک مەسەلەی تریژێ لە دنیای ئەمڕۆیە حتا هیچ کاتێ فرسەت نادرێ بە ئەحزاب و لایەنی چەپگەرە کە بیانێ ڕادیکاڵانە مامەڵی کێشەکانی کۆمەلگا بکەن فرسەتیان پێ بدرێ بچنە ناو پرۆسەی انتخاباتەوە دەنگ بێنن ئەگەر هەر حکوومەتێک لە بەرئەنجامی انتخاباتە لە نێو سیاسەتی جیهانیان نەکەوێتە پاڵ سیاسەتی هێزە ئیمپریالیستیەکانەوە گەمارەوە درێ و تەریگەکرێ و سەرکوو دەکرێ و حتا ئەگەر ئەکسەرێتی دەنگیشی هێنابێتەوە پیلان لێ دژە گێڕنەوە و کەناریەخەن و ئایزۆلەیەکەنەوە لەو پرۆسەیە من نمونەیەکت بۆ بێنمەوە لە چەند ساڵ لەمەوبەر حیزبێکی سۆسیالیستی ریفۆرمسی کە ڕاهبەرەکەی ناوی سریزا بوو لە یۆنان دەنگی هێنایەوە و خەڵکێکی زۆر دەنگێکی هێنا و لە ئەنگلیان کرد بە تایبەتی خەڵکی کارگەر و زەحمەتگیر بەڵام زۆری نەبەر هەر یەکسەر گەمارۆدرا لەلایەن ئەحزاب و دەوڵەتانی لایەنگر بە ئەوروپای یەکگرتووە بە تایبەتی ئەڵمانیا سندوقی نەقدی نێودەوڵەتی و چۆنەڵی دەوڵەتانی بەهێز لەوانە فەڕەنسا و ئەڵمانیا بە تایبەتی گەمارۆیاندا و ناچار پەچیان خست و ناچار بوو کەوتە کەنارەوە هیچ نەیتوانی بەقەی سەرەدەرزیەک حتا بۆ ئەو خاڵانی کە بۆی چوو بۆ ناو انتخاباتەوە پەیڕەوی لێ بکەوە ئاڵوگۆڕێ بەسەر ژیانی خەڵکە بێنێ کەوایە مەبەستمەوەی انتخابات بەڕاستی انتخابات و پرۆسەی دیموکراسی چوارچێوەیەکە زیاتر لە ژێر ناوی دەنگدانی خەڵک و ڕای خەڵکە شەرعیە دەدرێ بە دەسەڵاتێک کە لە بنەڕەتەوە لەسەر ئەساسی جیاکاری تەبەقاتی دامەزراوە لەسەر ئەو دامەزراوە کە کارگەر هەربێ کارگەر بێ و سەرمایه‌دار هەر بێ سەرمایه‌دار بێت جایتر دەنگ بێنێتەوە یان نەهێنێتەوە بەشداری بکە یانێکە ئەم واقعیەتە بەردەوامە پرسیار سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری عێراق تەواوی حیزبە سیاسیەکان بانگەوازی خەڵکیەکەن کە بچن بەشداری لە هەڵبژاردنەکانە بکەن ئەگەرچی بە ڕۆشنی لە قسەکانی ئێوەدا هات بەڵام بانگەوازی ئێوە لە یەک ڕستەدا بۆ جەماوەری خەڵکی چییە؟ ئێمە بە خەڵگەڵی نەک هەر ئەبێ ئەم انتخاباتە پوچە بێمەعنایە هیچ پەیوەندێکی بە خەڵک نییە جگە لەوەی کایانە دەنگی خەڵک بەکاربێن بۆ ئیعادەی نەزم و نیزامێکە زیاتر لە چەندین ساڵە حکمی هەژاری و بێکاری و نائەمنی و کوشتار و مەئەسات بەسەر خەڵکە ئەباتە بەڕێوە بۆیە ئێمە داوا لە خەڵکەکەین کە هاوکاتی ئەم انتخاباتانە نەک هەر بایکۆت کرێ نەک هەر نابێ بچن دەنگدان بن بەڵکو دەبێت بە یەک دەورەی هاتنە مەیدان بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە هێزی خۆیان کۆکەنەوە ئەوان ئەگەر خەڵک بانگەوازەکەن بۆ هاتنە بەردەم سنووقی دەنگدان و دەنگدان ڕەهبەران و هەڵسوڕاوان و چالاکوانی جوڵانەوە کۆمەڵایەتەکانی ژنان لاوان ئازادی خوازان بزوتنەوەی کرێکاری کۆمۆنیستەکان ئەبێ بێنە مەیدانەوە دەورەیەک لە
هاتنە مەیدانی خەڵک بۆ ئەوەی کە ئەو خواستەی کە خۆیان هیانە سەبارەت بە داوای وەلانانی ئەم دەسەڵاتانە بەکردەوە دەربێن و هێزی خۆیان بێنە مەیدان مەیدانی ناوەندی شارەکان گەڕەکەکان زانکۆکان کارگەکان ئەبێ بێتە مەیدانی کۆبوونەوەی جەماوەری لە دەوری خواستی ئارامی و سەلامەتی کۆمەڵایەتی و باشبژێوی و ئەو داخوازیانی کە ژیانی خەڵک چارەسەرەکە لە دژی بێکاری لە دژی هەژاری لە دژی کۆڕۆنا بۆ باشکردنی ژیانی خزمەتگوزاریەکان بۆ ئەوەی کە خەڵک ئەبێ نوێنرانی خۆی هەڵبژێرێ خەڵک لە بەرامبەر ئەم دەسەڵاتە بێ دەسەڵاتدارەتی جەماوەری خۆی بکاتە قیبلە نەما و ئەبێ شوراکان و پێکێنانی شوراکان ئالتەرناتیڤی پرۆسەی ئەم دەسەڵاتە بێ و ئەم دەسەڵاتە و خودی پرۆسەکەیان بێ واتە ئەمێ بڵێم دەورانی هەڵبژاردن دەورانی ئەوەی کە پروپاگەندە بۆ ئەحزابەکان بۆ ئەم هەڵبژاردنەکان ئەبێ لەلایەن خەڵکی کارگەر و زەحمەتکێشەوە بکرێ بە دەورانی هاتنە مەیدان و بەرینکردنەوەی ناڕەزایەتیەکان و یەکگرتووکردن و ڕێکخراوبوونی ریزی ناڕەزایەتی خەڵک و هەڵبژاردننی نوێنرانی خەڵک لە دەوری داخوازیەکان و کۆبوونەوە و هەوڵ بن ئەعمالی ئیرادەی جەماوەری بێتە مەیدانەوە کە کۆنتترۆل لە خوارەوە لە دەست ئەم دەسەڵاتانەیە بەدەست بێنێ کۆنتترۆلی کارگەکان بکەوتە دەست نوێنەرانی کرێکاران و کرێکاران خۆیان زانکۆکان بەردەم مامۆسایانی ئازادی خواز و خوێندکارانی پێشکۆت و خواز گەڕەکەکان هەموو ئەمانە بێ خەڵک هەوڵ بە لەم فرسەتە ئەم کڵاوی ئەوانی نەچێتە سەر بە پێچوانەوە ئەبێ بە تەواوی توانەوە دەورانی هەڵبژاردن بکاتە دەورانی تونکردنەوەی خەبات و ناڕەزایەتی بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە و هێنانەکایەوەی نوتفە و کۆرپەی دەسەڵاتدارەتی جەماوەری لە شوراکان لە ئەنجومەنەکان لە بەڕێوەبردننی کۆمەلگادا من پێم وایە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان پێی وایە ئەمە سیاسەتێکە کە وەڵام بە کولی ئەم قەیرانە و بە سەرتاپای نەزم و نیزامێکە حکمی خۆی و تەمەنی خۆی کردووە و بە پرۆسەیەکە چینە دەسەڵاتدارەکان ئەیانەوێ خەڵکی بۆ ڕاکێشن و جارێکی تر ئیعادەی نەزم بکەنەوە و دەنگی خەڵک بکەنە ڕێگایەک بۆ شەریعەتدانەوە بە نابەرابەری و نایەکسانی و سەرکوت و هەژاری و نەداری و ئەو جێژاوی کە ئەم دەسەڵاتە ئەم دوو دەسەڵاتە لە شارەکانی عێراق و لە هەرێمی کوردستانە بەسەر خەڵکە دایان سەپاندووە. خەسرەسایان لە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانەوە زۆر سپاس بۆ ئەم کاتی پێداین. سپاس بۆ ئێوەش. گفتوگویەکمانە بێت لەگەڵ سەردار عەبدوڵڵا حەمە نووسەر و هەڵسوڕاوی سیاسی و کۆمۆنیست لەسەر فەزای کوردستان کە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵگا بە ئیسلامیزەکردنی پێوە دیار بوو. ئەم کاتت باش هاوڕێ سەردار لە ماوەی ڕابردووە شایەتی زۆر ڕوودابووین کە دیاردەی بە ئیسلامیزەکردنی کۆمەڵگەی پێوە دیارە وەکو چالاکی بژاردەی من هێنانە پێشەوەی سەلەفیەکان و تەرخانکردنی کاتێکی بەرچاو کە ڕاگەیاندنە سەرۆکیەکان تەرخانیان کردبوو. ئێوە خۆتان لەسەر زۆرێک لەسەر ئەم مەسەلانە وتارتان نووسی. ئەگەر بەگشتی پرسیار بکەم ئەم هەوڵە لە ئێستادا لە پێناوی چیدایە؟ فەرموون. بەڵێ ئەم کاتەی خۆت باش سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ تیڤ. ڕاستیەکەی لەبارەی ئەم پرسیارانی زۆر شت هەیە کە بوو زۆر شت لەوانە لە ماوەی بەرنامەیەکی ئاوا نەتوانرێت هەموو ئەو شتانی کە پێویستن بوترێت ئێمە لێرە ڕاگەێنیان بڵێن. بەڵام سەرەکیترین شتێک کە ئەمڕۆ سیستمی سەرمایەداری لە ئاستی جیهاندا تەقسیم کارێکی کردووە. لەو تەقسیم کارەدا پێی باشە کە وڵاتانێک یان ئەو وڵاتانی کە پیان ئەوترێت جیهانی سێ یا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ژێر کاریگەری ئیسلامی سیاسی دابن و کۆمەلگا زیاتر ئیسلامیزە بکرێت چونکە سوود و قازانجی ئەم سیستەمە لەوەدایە لە ئەمڕۆدا. ئەمە لەلایەکی دەسەڵاتی ناوخۆ زۆر پێویستی بە ئیسلامیزەکردنی کۆمەلگا هەیە و ئیسلامی سیاسی زیاتر بارز کات و ئیسلامی سەلەفیاتر بێنێتە پێشەوە چونکە بەم ڕێگایە دەتوانێت دەنگی ناڕەزایەتی کرد کات لە بەرامبەر
ئەو نەعەدالەتی و ئەو گەندەڵیەی کە بەسەر کۆمەلگاوە دەیکەن سەبارەت بە سەپاندنی برسێتی و هەژاری بەسەر کۆمەلگادا بێموچەی یعنی دەنگی هینێکی سیاسەتێکی باشە پلانێکی باشە بۆ ئەوەی کە بتوانن لەم ڕێگایە خەڵکی ناڕازی بەوە قانەکەن کە تەنها ئەمە کاری خوددایە و خوا ڕازی لەسرە و پێویست ناکات کە ئینسان لە بەرامبەر ئەمەدا هیچ ناڕزایەتیەک دەرببڕێت یەکێک لە هەدەفەکانیان ئەمێتر ئەهدافی تر هەیە لە پشتی ئەمەوە کە بۆ خۆی سەلەفیەکان یان ئیسلامی سیاسی ئەنجامی ئەدەن وەکو ئەوەی کە خەڵک بێ ئیرادە بکەن خەڵک وا لێ بکەن کە نەتوانێت هیچ بەرەنگارێکی هەبێ بەرامبەر بەو غەدری کە لێ ئەکرێ لە ئاسی دەسەڵات ئاسی سیستمی چینایەتی کە سیستمی جیهانی سیستمی سەرمایه‌داری جیهانی سپاندوێتی بەسەریا لە قەیرانەکان لەینەکانە زیاتر بە ئاسانی ئەم کاریان بۆ ئەچێتە پێشەوە کە بتوانن قەیرانەکانیان بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ستەبلیدەدا داسەپێن و قەیرانەکانیان بەهۆی ئەوانەوە ببەنە پێشەوە و تەخفیفیکەن لەسەر خۆیان چونکە شکار قەیرانەکان بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا بە بوونی ناڕزایەتی ناکرێت لە ئەبێ ناڕزایەتەکان نەهێڵرێت کە یەکێک لە ئامانجەکانیان ئەمەیە کە سیستمی سەرمایه‌داری دەسەڵاتی ناوخۆی یانەوێت کۆمەلگا ئیسلامیزە بکەن. باشە هەوڕێ سەردار نەوەی نوێ کە خۆی وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن ناوەبات بۆچی هێندە بە فراوانی و بەزەقی خۆیان بە ئیسلامە هەڵەواسن سەبەبەکەی چییە؟ ئەوە ئاشکرایە ئێمە ئەگەر سێرێکی ڕابردووی ئەو هێزانە بکەین کە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە قسەیان کردووە لە ئەنجامی شکستی سیاسەتەکانیان لە ئەنجامی ئەوەی کە ناتوانن ئەوەی کە ناویان ناوە چاکسازی و چاکسازی بسەپێنن بەسەر دەسەڵاتە کە لەمەدا شکست ئیتر ڕوئەکەنە بڵێن دین و خوان بە وەکو هینێک هێزێکی پۆپۆلیست یعنی خوان وابناسێنن کە ئەمان دۆستی خەڵکن و دۆستی یعنی لەو فەزایە بکەن کە هەیە لە ناو کۆمەلگادا ئەو فەزایش کە سیستم و دەسەڵات لە پشتێتی کە وەکو پێشتر باسی ئیسلامی زەکردمان کرد ئەو فەزایە دروستە بێت یعنی هێزێکی فراوانتر مەسەرەن ئەتوانن لە دەوری خوان کۆکەنەوە بە بۆنێ ئەوە کە ئەمان خوان و ئیسلامی پیشان بن لە ڕابردووشە ئەمە هەڕوویاوە نۆشیروان مستەفا کاتێک کە کەسێک بوو کە مەسەن سکرتێری کۆمەڵی مارکسی لینینی بوو وردە هێواش هاتە خوارە تا گەیشتە ئەوەی کە وتی ئەبێ دەستورێکمان هەبێت دەستورەکە بتوانێت کە سەوابەتە ئیسلامیەکان تاجێگیر بکرێت کە سەوابەت ئیسلامیەکانی تاجێگیر بێت یعنی ئەو شتانی کەیتر بەندانی کە لە ئیسلامدا هەیە وەکو فرەژنی وەکو زۆر مەسائلێکی تر کە هەن لە سەوابەت ئیسلامیەکانە دابنرێت لە دەستورە نەوەش ماوەیەک پێش ئێستا مەسەرەن کەمتر ئەچوە سەر مەسائلە دینیەکان مەسائلە ئیسلامیەکان بەڵام ئێستا زیاتر چووە بە تایبەتی لەو مانگی ڕەمەزانەدا ئیتر کەناڵەکە بۆتە کەناڵێکی وەک کەناڵێکی ئیسلامی سیاسی هیچ ئەوەی پێوە دیار نەما کە وەکو کەناڵێکی بڵێن سیکۆلار و ئەوە پیشان بدێت ئەمڕۆ لە کوردستاندا کەناڵێکی سیکۆلارمان نییە تر تا ڕوودا و NRT هیچ کام لەمانە ناتوانانی کە وەکو کەناڵێکی سیکۆلار خۆیان پیشان بن نەوەی نوێژ ئەوێت کەسبی دەنگ بکات دەنگدان هەیە ئێستا لە ئێستادا یانەوە لە ڕێگەی ئەمەوە بتوان دەنگی زیاتر بەدەست بێن وەکو هێوینێکی پۆپۆلیستی شوێن ئەوەی خەڵک بکەون شوێن یعنی پێشڕۆیی بۆ خەڵک ناتوانن بکەن ئەتوانن پاژڕۆیی بۆ خەڵکن لەم ڕێگای ئەیانەوە بمێنەوە ئەیانەوە سەهمێک لە دەسەڵاتیان دەستکەوێت لە ڕێگەی ئەم سیاسەتە تازەیەوە کە ئێستا ئەماوەی بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا بینیمان و هەمومان شاهدی ئەو ڕاستیین. باشە هاوڕێ سەردار بە بۆچوونیەوە ئەکرێت کۆمەڵگەی کوردستان بە ئیسلامیزە بکرێت؟ کۆمەڵگەی کوردستان ناکرێت بە ئیسلامیزە بکرێت چونکە کۆمەڵگەی کوردستان ئێمە ئەگەر بچین پرسیار بکەین لە خەڵکی کوردستان ئایا خەڵکی کوردستان ئازادی دەوێت یەکسانی دەوێت
ئایا خەڵکی کوردستان دژی نەعەدالەتیە، ئایا خەڵکی کوردستان دەیەوێت کە گەندەڵی نەمێنێت یاخود دەیەوێت کە هەژاری نەمێنێت، برسێتی نەمێنێت. ئەمانە کە لە ئیسلامدا نین، یعنی کە ئەگەر ئەمانە نەبن، یعنی کۆمەلگای کوردستان لایەنگری عەدالەت و یەکسانی و ئازادی خوازی و ئەوانە بێت، معنای ئەوەیە ناتوانن لایەنگری هێزە ئیسلامە سیاسیانە بن و ئەو بۆچوونانیان بۆ ناچێتە سەر. لێرە من هەرچەندە کە بڵێم مەسەلەن کوردستان کۆمەلگایەکی ئیسلامی نییە بە بڕوای من، کۆمەلگایەکە لە ئەساسدا ئەگەر ئێمە مەسەن بگەڕێنەوە بۆ دەیان ساڵ پێش ئێستا لە هەفتاکان لە هەشتاکان تەماشاکەی کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی مۆدرن سیکۆلار ئازادی هەبوو، هیچ کەسێک مافی ئەوەی نەبوو کە دەخالت لە ژیانی ناو خێزاندا بکات. ئێستا ئەیکەن ئێستا دەڵێ ئەگەر پیاوەکەت یا ژنەکەت نوێژنەکەر بێت دەی جیابەرەوە. ئەمە پەیوەندی بە کۆمەلگای کوردستان و نەریتی کوردستانەوە نییە. ئێستا مەسەلەن ئەو حساباتانە ناکەن کە مەسەلەن ئازادی پێکەوە ژیان یەکێکە لە مافە سەرەتاییەکانی مرۆڤ، هەروەکو لە مافی جاردانی گەردوونی مافی مرۆڤیشدا هاتووەڵێ پێکەوە ژیانی نێوان ئینسانەکان یاخود هاوسەرگیری دەبێ بکرێت ببێ لە بەرچاوگرتنی نەتەوە، نەژاد، دین و ئەبێت کە لەسەر ڕەزامەندی ئەدوو خۆیان بێت، لەسەر ئەساسی خۆشەویستی بێت. لە کاتێکە کە مەسەلەن جاردانی مافی گەردوونی مافی مرۆڤ کە من پشتیوانی لەو مافە ئەەکەم، ئەمە تەنها دەستکەوتێکی کۆمەلگای مرۆڤایەتی کە ئەمڕۆ بەدەستی هێناوە لە ئاسی جیهاندا. کۆمەلگای کوردستانیش بەشێکە لە کۆمەلگای کوردستان، بەشێکە لە کۆمەلگای جیهان ببوورە. ناتوانێت مەسەلەن لەو ڕێڕەوە و لەو پێشڕەویە کە کۆمەلگای مرۆڤایەتی بەدەستی هێناوە کوردستان بچێتە دواوە. وەختێکە ئێمە بەسەرەن ئەم مافە بە ڕسمی ئەناسین، ئەمە مافێکە کە ئەتوانرێت کە مەسەرەن زیاتر لە کۆمەلگایەکە بەدی بێت کە کۆمەلگایەکی ئینسان دۆست، کۆمەلگایەک بێت کە بە تەواوەتی لە هەموو ئەو ڕێگریانە ئەو کۆسپانەیە کە ئیسلام و ئیسلامی سیاسی دائەنێ لە بەردەم لابرێت و بتوان ئەم مافانە بەدەستبێنێت. بەڵام لە ئێستاشا دەکرێت ئەم مافانە بسەپێنرێت. ئەمە مافێکە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو کاتی خۆی لێنین لە ساڵی 1950 مقابلەیەکی کرا لەلایەن ئینیستیا ئەرمەند کە ژنە کۆمونیستێک و ژنێکی یەکسانی خواز بوو، کتێبێکیشی لەسەرەوە دەرکرد. لە لێنینی پرسی دەربارەی هاوسەرگیری لەسەر چ بنەمایەکە، لێنین لە وەڵام داوتی هاوسەرگیری تەنها ئەبێ لەسەر بنەمای خۆشەویستی بێت، نەدین، نەخرافات، نەمادە، نەسامانە نابێت ڕێکبن یاخود بکرێنە بنەما بۆ هاوسەرگیری. بەڵام لە کۆمەلگای ئێمە ئێستا ئەمانە هەمووی یانەوێ بیکەنە بنەما. ئەمە تۆ تەسەڵ کە ئەگەر کەسێک لە ژنەکە جابێتەوە لەبەر ئەوەی کە مێردەکەی نوێژ ناکات، یان ژنێک لە مێردەکەی جابێتەوە لەبەر ئەوەی مێردەکەی نوێژ ناکات، چ تەزایەک ئەخڵکە لەو وڵاتە. ئەگەر بێت و کەسانی کە نوێژ ناکەن سەریان ببڕن، چ خوێناوێک و چ لافاوێک ئەڕژێ لەو کۆمەلگای. بۆیە ئەمە مەحاڵە لە کوردستان سەر بگرێت، نەک لە کوردستان، لە ئاسی جیهاندا ناکرێت ئەمە ئیتر ببێتە بڵێن مانیفێستی کۆمەلگا. کۆمەلگایەکی مەدەنی، کۆمەلگایەکی سیکۆلارە و ناتوانێت خۆی دابڕێت لەو پێشڕۆیانی کە لە ئاسی جیهاندا ئەچێتە پێشەوە لەسەر مەسەلەی مافەکانی ئینسان و لەسەر مەدەنیە سیکۆلاریزم. باشە هاوڕێ سەردار، پێدوانیە هەتاوەکو کۆمەلگە لەباری اقتصادیەوە، لەباری ڕەفاهیەوە، لەباری پشێوی سیاسی و نائارامی و هەموو ئەمانە تەسیر کاتە سەر خەڵکی و بەرەو دواوی بەرێ و هانا بەرێتەوە بۆ دین و بۆ خراپات و ئەمانە پێدوانیە دەسەڵاتداران بە ئەنقەست زۆر جار ئەم جوانە ئەخۆقێنن بۆ مانەوەی خۆیان و بۆ مەشغوڵکردنی خەڵکو و بۆ ئەوی کە لەباری ڕفاهیەوە لە پێش نەبن و هەمیشە وابەستەی ئەوان بن و وابەستەی دین بن و شتی لەم بابەتە.
بەڵێ خۆی من لە چەندین نووسری ترە ئیشارەم بەو لە بنەماکانی ئەم وەزعا کردووە کە ئەم وەزعی کە بە ئاسان بووان ئەچێتە پێشەوە هیچ چییە؟ سەبەکەی بێکاریە، گرانیە، بێئومێدی خەڵکە بەرامبەر بە ژیانێکە لەم دنیای هیوای ئەیانەیە کە تۆ لە ژیانێکی تر هەیە ئەم ژیانە کاتیە ژیانێکت بۆ دابینە بێت کە لە بەهەشتا هەموو شتێکت پێدەبڕێت، هەموو شتێکت پێدەگات، یعنی بێبەش نابی لە هیچ کاتێک ئەم قسانەش ئەکەن بۆ خەڵک، کاتێک یان باخوازان ئەم قسانەش ئەکەن بۆ خەڵک خۆیان تەنفیزی ئەم شتانە ناکەن، خۆیان ئەم جێبەجێ ناکەن، خۆشیان نەزانن کە ڕاز ناکەن. بنمونە مەسەرەن ئەو عەبدولەتیف سەلەفی خۆشەویستی حرامەکات کەچی خۆی خۆشەویستی دەکات. کوڕی مەلا عەلی ڕسمەکەشی کە بڵاوبووە لە سۆشیال میدیا لەگەڵ کچی سەرڕوتایە. کچی خاتەمی کاتێک کە ئەزدیواج دەکات لە خارج بە سەری ڕوت و بە سنگی ڕوت و یعنی بە جلێکی مۆدێرنی وەکو غەرب یعنی ئەزدیواج دەکات. حەفلەکەشی یان ئاهەنگەکەشی تەنها یەک لە چیک بەسەریتە هەمووی سەرڕوت و هینە، یان لە کاتێکە ئیدعاکەن کە حیجاب ئەبێ بکەن و حیجاب فەرزی ئیسلامە و حرام خۆش ئەو شتانە جێبەجێ ناکەن. یعنی ئەمانە ئەو دیعای کە لە سەرەوە دەیکەن خۆیان ناچنە ژێری. دەسەڵات دەورێکی سەرەکی هەیە لە مۆزوعە، یعنی هەتاوەکو خەڵک بێکار بێت، بێموچە بێت، گرانی بێت، هەژاری هەبێت، برسێتی هەبێت، خەڵک ناومێت دەبێت کە ناومێدیش بوو ڕەشبینە بێت کە ڕەشبینیش بوو یا ئەوەی خۆی ئەکوژێ یا ئەوەیە ئەچێتە مزگەوتێتر ئومێدێک لەوێ پیا ئاکات، یعنی ئارامیەکی کاتی بەخۆی ئەیات. ئەم ئارامیە یعنی بۆ هەمیشەیی نییە، وەکو حەبێک کە مەسەن کە تۆ ئەی خۆی ئازارشکێنە بەڵام ئازارەکە چارەسەر ناکات. یعنی بەم شێوەیە دەبان ئەو ئومێدە بە خەڵک بن و خەڵکیش بێ ئیرادە بکەن، یەکگرتووی نەکەن، پارچە پارچەکەن بە ناوی ئیسلام و کافر و بە ناوی ئیسلام و ئالمانی و نازانم ئیسلام و مەسیحی و ئیسلام و جوولەکە و چی و چی و چی. ئەم دابشکردنە دروست کە دروست بێت لە قازانجی دەسەڵاتیشە. دەسەڵات ئەتوانێت سوود لەم پارچە پارچە بوونە وەربگرێت بۆ ئەوەی کە وەزعەکەی بە ئاسانی بۆ ئەچێتە پێشەوە. سەردار عەبدوڵڵا حەمان نووسەر و هەڵسوڕاوی سیاسی و کۆمۆنیست، زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس بۆ کاتەکەت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتەش. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان. تا هەفتەی ئایندە هەر شاد بن.